مەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان و مانگی هەشتاد بەڵام تاکو ئێستا موچەی مانگی شەشی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەش نەکراوە. ئەمە ژوای کردووە کە ناڕزایەتی لای موچەخۆران دروست بێ و بۆ هۆیشەوە لە سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان ناڕزایەتی دروست بووە لە بەشێک لە فەرمانگەکان بایکۆت دەستی پێ کردووە. لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین هۆکاری چێک کە بۆ ئەوەندە موچە دواکەوت ئەرکی حکوومەتێرن بۆ ئەرکی بەغداد چییە و دەبێت چی بکرێەوە لەسەر دۆخی ناوخۆی هەرێمی کوردستانیش قسە دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا ئەبوبەکر هەڵەدنی پەرلەمانتاری پێشووی کوردستان. مامۆستا بەخێر بێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس دەکەین. مامۆستاکە سەرتا لە دواکەوتنی موچەوە دەست پێ بکەین. بەڕێز چۆ کارێک دەبینی کەوای کردووە ئێمە بەرەو مانگی هەشت دەڕۆین بڵێن سپەی مانگی هەشتا وڵات تا کوێستە موچی مانگی شەش نەدراوە. هۆکارەکە چییە؟ هەرێمە بەغدایە؟ بەنای خوای گەورە و میهرەبان. کاک حەکیم خۆتە زانی ئێمە لە هەرێمی کوردستان زیاد لە گرفت و کێشەیەکمان هەیە، بەڵام ئەوەی کە ئێستا تایتڵ و ناونیشانە سەرچەکەیە دواکەوتنی موچە و نەدانی موچەیە کە خۆتە زانی کە کاریگەری لەسەر بازار دروست کردووە، لەسەر موچەخۆران دروست کردووە، لەسەر کاسبکاران دروست کردووە و زائیدەن شپرزەی کۆمەڵایەتی ڕووی کردوتە ناو خێزانەکان و بارێکی دەرونیش ڕووی کردوتە هاوڵاتی کە نازانێ ئایندەی بەرەوچێوە ئاڕوە لەبەرەوە هەموو جوڵەکان ئەوەستێ و بەشێک لە فەرمانبەری وڵاتی ئێمەش بۆ خۆتە زانی کە ئەو موچەی وەریەگرێ چەندین پابندی هەیە لە قستی ئەو کۆمپانیانی کە خانووی نیشتە جێبوونی هەیە یاخود کەلوپەل و کاڵای هێناوە. ئەم کێشەیە ئێمە ناتوانین بیبەستینەوە بە یەک کابینێ حکوومەت ئەم کابینەیە و کێشەکانی خودی ئێستا. ئەمە وەک یەک ئەڵقەی زنجیرێکی دوور و درێژە لە حکومڕانیەکی 30 ساڵەی خراپ. چەند کابینێ نۆ کابینەی یەک لە دوایەکی پڕشکست شەڕی ناوخۆ و ئیدارەیی لە سەروی هەموو هۆکارەکان ئەوەیە کە ئەم برادرانی کە ئێستا بڕیار بەدەستن لە هەرێمی کوردستان بەڕاستی نەهاتن بۆ ئەوەی کە هەرێمێکی جوان بەڕێوەی بەرن، خەبات و چەکیان بۆ خۆیان هەڵگرت و بۆ خۆیان کردیانەشان ئەجینا هەزاران کەسی شارەزا و پسپۆڕ و خوێنەوار و دڵسۆزی وەکو جەنابەت هات و هاواری لەمان کرد کە ئەمە حکومڕانیەکی خراپە، ئەمە نەتیجەی نابێت. ئەو هەموو بەهەدەردانە، ئەو هەموو گەندەڵی لە ڕادە بەدەرە، ئەو هەموو لەشکرە حیزبیە کە دروستیان کرد، ئەو هەموو چاوبەرەژێریە بۆ وڵاتانی دەوروبەر، گرێبەستی وەهمی و خەیاڵی، ئەمە وای کرد یانی کە ئەم زنجیرە یەک لە دوایەکە لە حکومڕانی خراپ نەتیجەکەی ئەوەی ئەمڕۆیە کە بۆ چاتنی مامۆستا بەڕێز دەڵێ سڵاتدانانە بە حکومڕانی نهاتون، هاتن بۆی کە بخۆیان بۆ هەمیشە بمێننەوانێ. ئەوە تا بۆ خۆتە زانی کە کۆمەڵگەی کوردستانیان کردووە بە سەربازگەیەک، یەکێک لە کاربەدەستەکانی سەربازگەیە کە ئەو هەموو هێزە چەکدارە هەیە، ئەو هەموو موئەسسە ئەمنیە هەیە، هی حیزب جاری وایە هێزە چەکدارەکان لە حیزبی شتێ پەڕیون ئەڵێ لیوای فڵان و فەوجی کاک فڵان و ناونیشانەکان بۆ شەخص دائەتاشرێن، سەنگەر گۆڕینەوە و سەنگەر گواستنەوە و ئەم هەموو یەکە سەربازیە جۆر بە جۆرانەکە هەیە. ئەمە ینی ئەو بەرپرسەی وەزارەتی پێشمەرگە بۆ ڕادیۆ دەنگی ئەمریکاڵێ ئەڵێ بەغدا موچەی نزیکەی لە 410,000 کەس موچەی نزیکەی 24,000 کەسمانەداتی ئەوەی کە بەغدا ئەینێری، ینی تۆ سەیری ئەم ژمارە قەبەوزلە، ینی تۆ بێ ئەم نەتیجەیە ببەستی بە ئەسباب و هۆکارەکانیەوە. ئەساسەکە بە سەقەتی هاتی ئەم حکومڕانیە، ئەوان هاتن کە بمێننەوانێ، خەباتیان بۆ خۆیان کردو بۆ خۆیان و نەوەکانیان، بۆیە لە پێناوی مانەوەی خۆیانە هەموو شتێکیان کرد لە کۆمپانیای وەهمی، لە گرێبەست لەگەڵ وڵاتانی هەرێمایەتی، لە بەسەر بازگەرکردنی کۆمەڵگەی کوردستانی، لە ئەم هەموو پارێزە بەلاحی بۆ سۆشیال میدیا خەرجەکرێت بۆ دروستکردنی شێرە بەفرینەی سیاسی، هەموو ئەمانەیان کرد
ئەوە نەتیجەکەی ئەمەیە کە نەش هاتن لە ناوە پەرە بەش کەرزی خۆماڵی شێرە بەفرینی حکومڕانیش دەبینی لە کوردستان حکومڕانی فوی تێکرابێ دەیبینیەوە هەوای دیاتۆ سێری 30 ساڵەکە کاکە یعنی لە پڕێکە یعنی کۆمەڵە خەڵک یەنە پێشەوە کۆمەڵە شازادەونەوە یەنە پێشەوانێ خاوەنی سەرۆت و سامانی خەیاڵین کەلوپەلیان ئامێریان ئەسپیان ئۆتۆمبیلەکانیان ئەمە بە چیە کرێ ئەمە بە کەسابەت ناکرێ ئەمە بە موچە ناکرێ بۆیە ئەمەی ئێستا کە هەمانە ئەم قەیرانەی کە ئێستا هەمانە کە حکوومەت ئەڵێ داهاتەکانی ناوخۆ بەش ناکە بە حسابی خۆیان ینی 310 بۆ 320 میلیارد داهاتی ناوخۆ هەیە ئێ 320 میلیارد کاک حەکیم لەمە دوا کەمیژەکە بۆ هاوڵاتی ئەو باج و ڕسوماتانەش نادات تۆ موچە دوابکەیە خەڵک ناچێت پارەی ئاو بدا پارەی کارەباکەی بدا پارەی بۆ نمونە پێشینەی خانوبەری لەلایە بیدا هی باجەکانی تر بۆ یعنی ئەڵێ منەوە تا موچەکەم دوا ئەکەوێ یعنی ئێمە پەیوەندی بەم ڕێژە لە موچەخۆریشەوە نییە ملیێنەکە فعلیەکەشی نزیکەی 700,000ێکە ینی هەر کاسبکارەکەی ناو بازار تەکسیەکەی کە من و تۆ ئەگوا زێتەوانێ بۆ نمونیانی ئەو پاسی کە هاوڵاتیە پێکە ئەو دوکانی کەلەفێکی بەسیط بە 250 فرۆشێ ئەو چایچیە بە 250 فرۆشێ تاسیری لەسەر ئەویش دروست کردووە لە ناو بازاردا دووەم شت کاک حەکیم هۆکاری سەرەکی ئەم دۆخەی ئەمەیە کە هاتن سەرڕای ئەوەی کە ئێمە وەکو نیمچە دەوڵەتێک گوابووین ڕیفراندۆمێکی شکست خواردوکرا ئیتر وردە ئەگەر سەیری بکەین ئەو کارتانی هەرێمی کوردستان هەیەی بەرامبەر بە بەغدا لاواز بووە ینی تۆ فەرمود هۆکارەکە چییە هۆکارەکە من بەشێکی بۆ خۆمان یەژارمەوە هۆکاری خۆمانین هۆکاری دووەم لە دواکەوتنی موچە بەغدایە بەغداش ئێستا بێمنەتە کاکە بێمنەتە مماتەڵاکە کاتە کوژێت تۆ پێ دوایە ینی ئەم جاری یەکەم ئەم نەوە سیاسی کە لە بەغدا ئەمڕۆ کار بەدەستن شەقامە جوڵێنن قسەیان ئەڕوا لە ناو پەرلەمانیش لە ناو حکوومەتیا نەوەیەکە تازە هاتووە ئەو خەلفیەتەی نییە هی هەشتاکان و هەفتاکان لەگەڵ ئەو سەرکردانی کە لە بیدایەتەوە ینی کە لە ناو خەباتا بوون هیچ نەبێ سەرکردەکانی پێشوو لەگەڵ جەناوی مامۆستا علی بابیر و مام جەلال و کاک مەسعود و دکتۆر مەحمود و ئەو سەرکردانە لەو شاخە بەیەکەوە لەو ناوپارێزە لەو پێنجوێنە لەو شارباژێڕا لەو قەندیلە لەو سەر سنوورانە بە یەکۆپی بەڵام ئەمنەوەی ئێستا کە هاتوون ئەوەش نازانێت لە ڕاستە بۆیە ینی بەغدا بە جوانی مەشهدی کوردستانی لەبەردەستایە کە کورد لە چ ئاستێکایە ئەم پەردبوونە ئەم دابەشبوونە ناوخۆیە ئەم ناکۆکیە لەبەرەوە تۆ هەردوو هۆکارەکە هەن بەغداش لە بیانوە ینی کە موچەخۆرێکی خۆی ئێستا ئەڵێ بەیانی خانەنشینانی بەغدا موچەی مانگی هەشت وەرەگرن هێشتا مانگ خانەنشینەکان پێشوەختە بەڵێ ینی ئەمە نابێ ئێستا بینەرێک کە گوێی لە من و تۆیە بڵێ دەی ئەوە دەستی خۆش بێ و ئاوە ینی هەموو ئەباڵەکە لە ئەستۆی هەرێم نێخۆ بۆ ئەبێ بەغدا بەشێکیان بەرپرسیارێتێ بگرێتە ئەستۆ لەبەرەوەی ئەم بەغدایە یەکەم ئێمە هەرێمێکین سەر بە بەغدا دووەم کۆمەڵێک ڕێکەوتن کراوە سێ مەلەفی نەوت لای بەغدایە ئێستا بە مانای کەلیمە ئیتر وردەکاریەکانی گواستنەوەی ئەم بۆریە و ئەو بەشەی کە تەسفیا کرێ بۆ ناخۆی هەرێم ئەمانە تاونەوە بەڵام ئەلمیم ڕێکەوتن کراوە ئێستا مەلەفی نەوت کەوتۆتە لای بەغدا سێهەم ئێمە لە دەوڵەتێکی فیدراالیە ئەرکی حکوومەتی ئیتیحادی بەرامبەر بە هەرێمەکان وازەحە لەسەروی هەموویەوە ینی تۆ نزیکەی ملیۆنێک بۆ ملیۆن و نیوێک هاوڵاتی ئاوارە و ناوچەکانی خواری عێراق و ناوەڕاستی عێراق لە هەرێمی کوردستان هەژین ئەمەش بتە لەسەر ژێرخانی ئابووری کوردستان قورسایی دروست دەکا بە ئاوتەوە بە کارەباتەوە بە بنیەی تەحتی توانێ هەر هەمووی بەغدا کەواتە نابێ ئەم کارتە بەڕاستی بکاتە کارتێکی سیاسی زۆرفی باس لەوە دەکرێت کە حکوومەت تێرێن بۆن و پابندی خۆی جێبەجێ نەکرد بێ لە بواری نەوتەکە لە بۆ کێشەیە لەسەر داهاتی نانەوتی ئەو بەڵگانەی کە برانوتە بەغدا دەڵێن ساختە بوون ئەو ژەرکی خۆی جێبەجێ کردووە نەخێر ینی نەخێر ینی ئەوەرکانی کە بە پێی یاسای بوو ئێستا 400,000 بەرمیلە داهاتە نانەوتیەکانە قەرزەکانی بانکی بازرگانی دەوێ بیگەڕێنەوە ئەو بڵین ئەوی سلفانی کات و پێ سلفە ئەوژۆک و قەرسە ژمار کراوە خۆی کاک حەکیمیانی حکوومەتی هەرێم هەموو ئەو کەلێن و کەم و کوڕیانەی هەیە بۆ خۆتە زانێ جارێمە 10 ساڵی ڕەبەقە ئەم حکوومەتە بودجەی نەبووە بودجەی خۆی و حساباتی ختامی خۆی نەهێناوەتە ناو پەرلەمانی کوردستانەوە ئەوەی دەستی کەوتووە خۆی بە ئارەزوو
هاتو لە ناوچەکانی کوردستان و پارێزگەکانی کوردستان و بۆ بوارانی کە خۆی زانە سەرفی کردوانی ئەوە 10 ساڵی ڕەبەقە پەرلەمانی کوردستان و دیوانی چاودێری دارایی هیچ ڕقاوەیەکی نییە بەسەرەوەی هەرێم چەنی نەوت فرۆشتووە چەنی داهاتوە چەنی خرج کردووە. دووەم سیاسەتی بەسەر بەخۆ فرۆشتنی نەوت یعنی ئەمە ژوای بێت کە دابڕانێک لە نێوان هەرێم و بە بەغدایە لە 2013ەوە لە 10 ساڵی ڕابردووە دروست بووە ئەو دابڕانە. بۆیە هەموو ئەو دۆسیانە حتا دۆسی فەرمانبەران بخۆتەزانی دۆسیەکە تەمومژاوێ لای بەغدا فەرمانبەری حەقیقی ڕاستەقینە دۆسی پێشمەرگە عەدەدی پێشمەرگە ئەو ژمارە خەیاڵیە نییە کە هەرێم داوای ئەکات و کە بەغداش بەڕاستی ژمارەیەکی تری لاپەسەندە. مەسەلەی تەسفیەی ئەو هەموو حساباتانی ناوخۆ و مەرزەکان و خاڵە سنووریەکان هەموو ئەمانە بەڵێمە خروقاتی جەوهەرین کەم و کوڕی جەوهەریە کەواتە هۆکارەکە دوولایەنەیە. بەشێکی پێێنی بە بەغدا و ئەو عاقڵەتی بەغداوە هەیە و ئەو تێڕوانینی بەغدا و بەغداش لە ڕاستیە کە ئەزانێ ئەمڕۆ کارتەکانی دەستی هەرێم زۆر زەعیفە لەناو خۆیان ئەم حکومڕانی هەرێم شەرعێتی جەماوەری لە دەستدا و ڕۆژ بە ڕۆژ میلەتەکەی خۆی دڕدۆنگە بێ لەم حکوومەتە. نێوانی هێزولایەنە سیاسەکان لە ئەو پەڕی خراپیدایە. دوو ئیدارە و دوو زۆن و دوو لەشکر و دوو هەواڵگیر و دوو ئاسایش و هەموو ئەم دوشتانە هەیە لە هەرێمی کوردستانیشە قابلە چۆن نازانن. ئەزانن هەرێمی کوردستان سنوورەکانی ئاوەڵایە بە ڕووی وڵاتانی هەرێمایەتیە و کەی بیانەوێ تەوەغوولەکەن لە ناو خۆی هەرێما و بردومانەکەن قەسفەکەن نیارە سیاسەکانی خۆیان تیرۆرەکەن ئەلێرە. ئەمە حاڵی ئەم هەرێمەیانی هەرێمیش کارتەکانی بەرامبەر بە بەغدا کە جاران کارتی یەک ڕیزی بوو جاران کارتی جەماوەری بوو کە جەماوەری خەڵکی کوردستانیان لە پشت تەنانەت ئەوە تا ئەم دەسەڵاتە ناتوانێت خۆمە ئەمان خەتای بەغدا نییە ناتوانێت هەڵبژارنێک لە کاتی خۆیان بکە. مامۆستا سەلاحەدین ناوێکی جوانی لێ ناویانی ناتوانێت بەبێ دزی و گزی بژی. جا من دوو مستەڵەحیکەشم بۆ زیاد کرد کە ئەم دەسەڵاتی هەرێمە لە 30 ساڵی ڕابردوو ئەم 4 شتیانی دزی ئەوە وازەحە دزی لە داهاتی گشتی گزی لە هەڵبژاردنەکان لوتبەرزی بەرامبەر بە میلەتی خۆت لەولاوە سەرکزی بەرامبەر بە داگیرکەرانی کوردستان سیفەتی هەیە سەرکزە بەرامبەر بە ناحەزونیارەکانی بەڵام لە ئاستی میلەتەکەی خۆیان تا حەدی لوتبەرزی و حساب نەکردن و بێمنەتی بەرامبەر بە میلەتی خۆی نەگوێ لە خۆپشاندا نەگرێ نەگوێ لە یاداشت دەگرێ نەگوێ لە مانگرتن ئەگرێ نە لە گوێ لە دایکی شەهید ئەگرێ نەگوێ لە پێشمەرگەی دێرین ئەگرێ. ینی ئەم هەموو ناڕزایەتێک کە لە کوردستانە هەیە ینی پەرلەمانتاران دڵسۆزانی وەکو جەنا ئەم هەموو یاداشتە جوانە حتا ئەوەی کە لە سۆشیال میدیایە ئەوترێ ئاخر تۆ جیهازی حکوومەت ئەم هەموو ڕاوێشکار و ئەم هەموو ناو میدیا دائیرە جۆر بە جۆرانت هەیە ئەبێ بێ جەزب نەبزی ساحەکەت بکەی تۆ یعنی بێ سەرۆک وەزیرانی ئەم هێرێمە 4 پارێزگای بچووکە بێ بزانێت ترپەی دڵی هاوڵاتیەکانی چۆن لێدا باسلەوە نزیکی 50 ڕۆژ زیاد لە 4 ڕۆژە هەر کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی کارەبارەکەی ناکرێت کۆبوونەوەش ناکرێت کەچی بڕیاری لەسەر یەک بڕیاریش ئەدرێ بڕیار ڕۆژێکە بینین بڕیار دەدرێ بۆ فلان شوێن ئەوە مەسەلەن خوا ئێم بڕیارانە بێ هەمووی ئەم مەلەف و دۆسیانە لە ناو ئەنجومەنی وەزیرانە گەڵاوە بۆ موچە خۆر بای کۆت دەکا ئێستا سوودانی بازلەوەکەی وەفدی زۆر دەڕوای ساود ڕۆژە سوودانی میوانی زۆرە بەڵێ کەسە و کە بڕە پارێک کات بکاتە دەست خاوەنی خۆیان هەردەمان بە مزوانە ئەی فەرمانبەر چی بکە ینی چی بکرێت خۆی ینی بەڕاستی ینی کاک حەکیم جان ینی هۆکارێکی ترکە لە پشت ئەم دۆخەوەیە کە ئەویش گوشارێکی ڕاستەقینە نییە لەسەر دەسەڵات یعنی ئەگەر ڕاستی دەوێ ئەبێ سەرکردەکانی ئۆپۆزسیۆن خۆیان بچنە سەر ئەو شەقامە سەرکردەکان ئیتر پەرلەمانتارەکان تۆ حیزبی ئۆپۆزسیۆن چیانی بەس ئەبێ ئۆپۆزسیۆن لە میدیا و لە بەیاننامە و لە بەلاغێکا لێرە و لێوێ کۆکەی توانێ ئەبێ بڕۆنە پێشەوە والله ئەبێ مام سعید باپیر بڕوە بێ مام سەلاحەدین بڕوە ئەبێ کاک شاسوار بڕوە کاتی ئەوەیە کاکە یعنی کاتی ئەبێ زەخت کەی لەم دەسەڵاتە بۆ ئیسلاحاتی ڕاستەقینە ناکەی بۆ چاکسازی ناکەی هەر ئەم مەلەفەی ئەم چەند ڕۆژە ئەوەی وەزارەتی پێشمەرگە کە بڵاو کراوە ینی ئەمە هەم هەرەوەی کە ئاشکرا بێت طبعا ئەو هی کوڕەکەی کوڕی بەرپرسی چێچێتی بڵاوە کاتەوە دەستگاکانی ئەم لا هی بریکاری وەزیریانی سێ دۆسیە بە دۆسیە جاوەرە ئەمە ئەم جەنگاگە درێژە بچێشێ بێ چەند مەلەفاتی تر هەن کە ناگاتە دەست من و تۆ بەپێی یاسای دەستخستنی زانیاری ناکەێت دەست تۆی ڕاگەیانکاری ژیانیکە بەڵام ئەوەتا لە کاتی تەنگژە و
ئەوەکانە لە کاتی تەنگژە و ئاریشەکانە لە نێوان ئەو دوو حیزبەیە ئەو مەلەفانە هەڵەدرێنەوانێت. دوای لەسەر خانووکەش قسە دەکەین بەس پێدوێ بەم زوانە بێ موچەکە لە بەغداوە دەڵێن من پێم وایە سودانیش میوانی زۆرە لەو ماوەیە تعلیقت چیە ینی زۆر دەڕۆن لە بەڵێ ینی خۆی ئەوە هەمووی زعیفە بەڕاستی ئەم هەموو وەفدە جیا بەجیا ئەڕوا بە ئەگەر بێت و ئێمە ئەم کێشە سیاسیە ناوخۆیان نەمان نەبووایە جا لە هەمووی مهمتر کاکە ئەگەر یەک وەفد بڕۆشتا یەک وەفد تەفاوزی بکردایە پێگەی کورد بەهێز وایە ئیتر ئەمە ینی جۆرەکە لە گاڵتە پێکردن وە فعلەن بەشێکیەوەشە بۆی هەریەکە بیکا بە دەستکەوتی خۆی ئەنی بیکا بە دەستکەوتی خۆی جاران ینی نوێنەرایەتی کورد چونکە یەک دەنگ بوون کاریگەریان زیاتر بوون دووەم کە حەچیم زۆر سەیرەیە ئێمە لەو بەغدایان هەموو نوێنەرایەتیمانەیە کە چی یەک چەند وەزیرمانەیە لەم کابینەیەدا یەک وەزیر تەسریحێک نایە تۆ هەقە جەناب لە ڕاستیە بەڵێ ینی تۆ بێ ئەم پرسیارانە بێ وەزیرەکان جواب بنەوانەیە وەزیرن لە کابینەی ئەنجومەنی وەزیرانە لە جیاتی ئەوەی کە ئێمە بە دوای سەرەداون کاتون بۆ بەرنامەی تۆ 5-6 پەیوەندیم کردو کە بۆ موچە نایە ینی پەیوەندیم کردو بۆی کە بێم قسەیە بکەم لە خۆمەوە نەیکەم لە ڕاستە لەسەر زانیاری بیکەم لەبەرەوە ئەم وەزیرانەش بێدەنگن بەڕای من ینی بەڕای من بە تەحلیلی من ئەینێرێت ینی ئەم دوو مانگە دێ ینی موچەی مانگی 6 و 7 ینی لەسەر لەم لاانێ نەبێ بە بەڵێن لەسەر من لە ڕازێ لاانێ لە هەفتەی لە ڕۆژ بۆ هەفتەی داهاتوە بێت بەڵام ئەبێ و کێشانە چارەسەر بکرێن ئەوەی کە بەغدا داوایەکە لە داهاتەکان لە حسابات و ئەمانە چونکە ئینا سێمانیکە مەحقول نییە مەسەر هەڵباتەوانێ جا ئەمەش کە ناویان ناڕێکەوتن و لەم ڕۆژانە کردیان بە شابات کۆنووسێک بۆ جێبەجێکنی یاسێ بوو جەواز بوو بەڵێ پێنجشەوەی ڕابرد بوو ئەسڵەن هەر کۆنووسی ناوێت چونکە مادەکانی بودجە زۆر وازەحن کاک حەچیم لە ڕاستیە پابەندیەکانی حکوومەتی ئیتیحادی چیە پابەندیەکانی حکوومەتی هەرێم و مؤسساتەکانی چیە ئەبێ هەردوو لا جێبەجێی کات هەردوو لا بەڵام بۆ ینی لانێ جەنابەت بپرسی بۆ پێ دوایە دێ لەبەرەوەی ئەم حکوومەتەی ئێستای سوودانیش ئەوە بچینەوە نزیکەی 2 ساڵە لەسەر کارە و بەڵێنی داوە کە ئینتیخاباتی پێشوەختیش بکا کە دەست بەکار بووە ینی ئەگەر گریمان ئینتیخاباتی پێشوەختیش نەکا هەر ئەم حکوومەتە خۆی 2 ساڵ و 2 مانگ لە تەمەنی ماوە ینی ئینتیخاباتی خولی داهاتی و ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەلەو لا بە خۆ دەزانی نەیارەکانی ئەم حکوومەتە تیاری سەدری و هێزەکانی تریش بۆی لە کەمین و لە مەڵازدان و چوارچێوەی هەماهەنگیش لە ڕاستیانی کە پێی خۆشە بە سەلامەتی ئەم قۆناغەتێ بەڕێ کێشەکانی لەگەڵ هەرێم زۆر ئەمەش دیوێچێتی ینی ئەمەش دیوێچێتی بەڵام چیە یاریەکەن سیاست وایە سیاست کە ڕوفەرڕە ینی ئێمە لەبەرەوە ئەینێرن ینی ئەنێرێ بەڵام بەسراوەتەوە بە کاتەوانێ و فعلەن بەغداش مماتەڵەت پێکە کاتێک کە تۆ دەرفەتی زیێڕینن لە دەستداوە لە داهاتوە و زۆر بوار هەبووە کە توی تۆ نەتخۆستۆتەوە ئەوە نەتیجەگەیەتی بەس لە داهاتی ناوخۆ ئێستا بۆ مانگی 6 پێشتر بۆ مانگی 5 و 6 هەردوو مانگەکە 2400 میلیارد 800 میلیارد هاتووە ئەی داهاتی ناوخۆ لە مانگی 5 6 7 ئەی چی لێ هاتووە ئەوان بە پاڵاوتنیش ینی نەوت دەفرۆشن لە ناو وایە بەڵێ ینی ئەوان حکومەت هەڵێ بەپێی داتاکانی حکومەت ئەڵێ ئەو 800 میلیارەکە نێراوە خۆ پێویستیان بە 912 میلیارە جگە میلیاریکەی سەرخستەوە نیە هی داهات لە داهاتی مانجی 6 لەبەرەوەی موچەی مانجی 5 پێداوە بەڵام داهاتی ئەم دوو مانگاگە کۆشی کێتەوە گەر ئێرە نزیکی سەودێ و ئەولاد نزیکی 200 ئەم 320 گاتە بەشی موچەی خۆلانی کەم دەبێ هەبێ مامۆستا بەڵێ بەشی موچەیەک بەڵام بۆ نایدایانی بۆ نایدایانی ئەمیش نەدانەکە سنوۆکارێک لە پشتۆ بۆی کە بەغدا ملزەم کاکە بڵێ ئەمە ئەرچی سەرشانی بەغدایە ئەمە هی ڕێکەوتنەکەیە خۆشەماوەستاندە میدیای بۆ خۆ دەزانی هانی میدیا سێبەرەکانی دەسەڵات ئەم قسەش ئەخۆزنەوانێ ئەوە نییە هەندێک پەرلەمانتار و حیزب و ئۆپۆسیۆن و لایەن کایانگوت با ڕێکەوتن لەگەڵ بەغدا بکرێ و بژاردەی سەرەکی و ئەو لەوێت ڕێکەوتن بێت لەگەڵ بەغا ئەوە تا لەگەڵ بەغداش ڕێکەوتنەوە تا بەغدا هەر پارەکە نانێرێ ئەم قسانەژەکەن لە ڕاستیانی ئەمە لە کاتێکە ئەم ڕێکەوتناوە زووتر بکرایە ئەم ڕێکەوتنە لە جیاتی ئەوەی تۆ نەوت بە شێوەیەکی سەر بەخۆ فرۆشی و داهاتەکەشی بۆ خەڵکی کوردستان نەبوو هەرێمیشی خستە ژێر خەرجێکی 30 میلیاریەوە 30 میلیارد دۆلاریەوە ئەوە ڕێکەوتنە زوو بکرایە ئەمە دەرفەتی زێڕین بوون لە کیس هەرێمی کوردستان چوو وە بەداخەوەی تر ئەمە دۆخێکی وانی گەرانی دروست کردووە کە بە حیاتی من پێم وایە ینی ئەم بەشە لە کوردستان ئەم بەشە کوردستان لە 100 ساڵی ڕابردووە دۆخیوان ناومێد و بێهیوانی نەبینیەوە چونکە بۆ ئەمەلەکانی لەژێر گۆڕنە باش
باسی خانووی بریکاری وەزیری پێشمەرگە بڵین پێویست دەکا هەر بەگە ڕەنگە بە بەرپرسی خانوویەکی بچووکیش بێت لە چاو خانووی بەرپرسە باڵەکان کە ملیارێک و 278 ملیۆن دیناری تێچووە جەنابەت بە زیادەڕەوەی ناوی دەبەی لەو کاتی بێموچەیە ینی پێشمەرگە حاڵی چۆنە بەڕێز لەم کە زیاتر سەردانی لە ماڵی شەید و ئەنفار و ناوچە جیاوازەکان دەکەی ینی بەڕاستی کاک حەچیمیانی ئەمەی فعلا لەم تەوقیتەیە جێی پرسیاری گەورەیە ینی لە ڕوویەک چەند ڕوویەکە ینی ئەو مەبلەغە زۆرە بۆ دووەم هەر لە نووسراوی دووەمە نزیکەی 180 ملیاریکە بۆ نۆژانکردنەوە سەرفەکرێ ئەمە ئەکڕێ و ئەی نۆژانکردنەوەت لە چی لە ڕاستە ئەنجا بڕێککە لە نووسراوی سێمدا ئۆتۆمبیلی درع ئامادەگرێ ینی ئەمانە تۆ سیرکە ینی اینجا ئەمە ینی فعلا ئەگە سەیریکەی چەند بریکاری وەزیر هەیە چەند ڕاوێژکار هەیە چەند بەڕێوەبەری گشتی هەیە ئەمە ئازانی ئەبێتە چ بارگرانیەک لەسەر هەرێمی کوردستان هەنی کاک حەچیم ئێستا گەرە و خانوانە خانووی مەنسەب بن تەبیعیە خانووی حکوومەت بێ ئێستا چۆن پەرلەمانی کوردستان لە خولی سێمدا دووەمە پێم وایە هاتووە خانووی کڕێوە لەسەر تاپۆ و مڵکی پەرلەمان ئەوە هیچ پەرلەمانتارێک نیە ئەو وەزبێ کاڕوە پەرلەمانتارە چێتە ناو ئەو خانوانە و پارەی خەدەماتەکان ئەدا و مڵکی پەرلەمانە بەڵام ئەم مەبلەغە زۆرە ینی مەبلەغێکی زۆرە چونکە حکوومەت بەشی ئەوە ینی ئەم وەزیرانی تر پێشتر ئەم بریکاری وەزیرە لەکوێ بووی خۆ بریکاری پێشووی وەزیر ئەی لەکوێ بوو خۆ دەوامی کردووە کە دواتر بۆتە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان وانە لەبەرەوە ینی کەواتە ئەم مەسروفاتانە بەشێکی بەڕاستی زیادە ڕەویەکە ئەوەی کە ئێستا هەیە کاک حەچیمیانی ینی دوام ینی ئەمە ینی یەکێکە لە هۆکارەکان ئەگەر ئەمە کورت کەینەوانێ یەکێک لە هۆکارەکانی بە فیڕۆدانیدا هەر لە کوردستانە ئەو مەسرفە عجایبان ینی بەرپرسێک بەرپرس بێ کاک حەچیمجان وەڵی سیاری درعن ناوێ وەڵی میلەتەکە خۆیت پارێزێ بەس ماوسە ڕەنگەمە بەرپارێکی کەم بێگەر بریکارێک ئەی وەزیر ئەی سەرۆکی حکوومەت ئەی ئیفادەکان ئەی وەفدەکان ئەی مەسروفە پرۆتۆکۆڵیەکان ئەمە هەمووی لە داهاتی گشتیانی ڕۆژنامە نووسشتێکی جوانی نووسی بووتی ئەو بانکی منارێکە پارەکەی لێوەرگتووە پارەکە لە داهاتی ناوخۆ و لە مرور و لە هاتوچۆ و لە غەراماتی سەر هاوڵاتی و لە کامێرا و ئەو شتانە کۆکرێتەوانێت کەواتە چێتە شوێنێکەوانێک کە هی خۆی نیە لە ڕاستیە ینی ئەم فەخفەخەیەی بەرپرسانی هەرێم زۆر عەجیبە ئەم فەخفەخەیە ئەم زیادە ڕەوی و مەسرفە زۆرە کە ئەیکەن یعنی بۆ ینی تۆ ینی نووسی بوویان ڕۆژنامە نووسێک زۆر قسێکی جوانەکاڵێ ئەڵێ سەرۆکی بانکی مرکزی ئەمریکا کە بە یەک لێدوانی هەموو بازاری جیهانە شڵەقێنە 180 وەرەقە داهاتی ماگانەتی ئەم دەوڵەتێکی زلهێزی وەکو ئەمریکا ئێ باشە ینی ئەمە بەرپرسانی هەرێمی کوردستان ئەم هەموو زیادە ڕێوێکە لە داهات و لە مەسرف و لە گوزەران و لە هاتوچوایکەن ئەمە بەرهەمی ئەوە بوو کە ئێستا کە ئەزمونونەکەشی و حکومڕانەکەشی بردوتە لێوارێکی خراپی داڕمانەوانێ کە بەداخەوە پێش هەموو کەس میلەتەکەی خۆمان لە ڕاستیا پشتی تێ کردو باشە بەس جگە لەو بڵێنەوە خانووکردنی سەنەکۆکی لە سەری خستنەوە هێزی پێشمەرگەش پێشتر بەڕێستان لە لەژنەی کاروباری پێشمەرگە بوون باسی لێکترازانیش دەکرێت ناو وەزارەتی پێشمەرگە دووبارە پارتی داوا دەکات بە 43 بە 57 پۆستە باڵاکانی خۆی بێ 43 بۆ یەکێتی بێت ئەمەش ناکۆکی دروست کردووە چاوەڕێکی دەکەی لە یەخستنەوە هێزەکان باز دەکەیت لە 170,000ەوە بریکاری ئەمیداری پێشووی وەزارەتی پێشمەرگە میوانیمە بوو ژمارەی پێشمەرگە 170 نزیکەی 6,000 گرتوتەوە لە ناو وەزارەتی پێشمەرگە 45,000 شە بە ئێمەیانەوە 50,000 باش بەلی هاوبەشەکان و ناو وەزارەت باش بەڵام هێشتا ژمارەی حقیقی 70 دیاریکراو نییە هێشتا وازەحنی عەدەدێکی ژمارەیان نەزانراوە ئێمەش لە لیژنەی پێشمەرگە بۆ ینی چەند جار بە نووسرا و بە تەقریبی ئەمان دەنێ بە تەقریبی ئەو ژمارەی کە جەنابە دێڵەی تەقریبیە ینی نییە ئەو ژمارەیە بە ناوی سیانی و بە پلە و بە ڕیزبەندی و ینی پێت ناڵێن ئەمە یەکەم دووەم بڕوا بکە ئەمە قسەی خودی بەرپرسەکانی وەزارەتی پێشمەرگەیە کە مەحرەمانە لای ئێمەیان کرد باشە ئەوان خۆیان باوەڕیان وابوو کە ئیرادەی سیاسی لای پارتی وەکێتی بۆ یەکگرتنەوە نییە نانە بۆ لەبەر یەک وەڵامی بەسیط چکە ئەم دەسەڵاتە لە کوردستانە بەس بەو هێزە چەکدارەوە ماوە ئەینا
بەش یەک فی ماوەتەوە بەش یەک فی ماوەتەوە بەڵێ بۆ لەبەری بەم هێزە چەکدارە ماو نەتەوانێت بەم هێزە چەکدارە کە دیفاعیان لێکە و ئەیان ترسێنن و بەشێکی تر بە خەڵکی پێ ترسێنرێ و حیمای ئەوانەکات و پاسەوانی لەوانەکەی نا ئەوەی کێ لێ یەکشیگرتۆ ڕووکەشە شتێک ڕووکەشە ینی چووکە بۆ ینی ئامر لیواکە بەس بۆ پارەکە زیاتر یەکگرتنەوەیکی حەقیقی نییە لەسەر بنەمایی کەفاعەت و لێوەشاوی و لێ هاتووی بەسەن ئەبێ ئامر فەوجەکە سەر بە حیزبێک بێ جێگرەکەی سەر بە حیزبێکی تر بێت لیواکانیش ینی بە هاو بەشین ئەوەندە لیوای هەبێ ئەمیش ئەوەندە لیوای هەبێ ئەگەر ئامر لیواکە لە حیزبی فڵان بێت جێگرەکەی لە حیزبی ئەمە کاک حەچیم ئەمە هیکەیە 93 ئەبوایە لە یەکەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئێمە وەزارەتی پێشمەرگەمان دروست کردایە لە یەکەمین کابینەی حکوومەت و یەکەم خولی پەرلەمانە یاسای ئەحزاب دەرچووە یاسای حیزبەکان کاڵێ نابێ هیچ حیزبێکی سیاسی ڕێخستن و تشکیلاتی حیزبی لە ناو یەکەکانی پێشمەرگە نابێ هێزی چەکداری هەبێ ینی ئەم حیزبانیانی بۆ ینی خۆیان متمانیان بە خۆیان نەبوو ئەوەی کە من وتم یەکەم جار لە بەرنامەکەی جەنابتە ئەمان ینی خەباتیان بۆ میلەت نەکرد بە خۆیان نەکرد کەگەر بیان بۆ میلەتیان بووە بیان ویستایە ئەو عەقڵیەتەی شاخ بەشە سلبیەکەی دابنێن بیان ویستایە حکومڕانیەکی مەدەنی مۆدێرن بکەن ئەهاتن هەموو خۆیان ئەتوانەوە هەموو چەکەکانیان تەسلیم بە وەزارەتی پێشمەرگا کرد وەزارەتی پێشمەرگیان تەفعیل بە 30 ساڵ وەزارەتی پێشمەرگە تەفعیل نەکرد بێ ینی پیاەکی وەکو کاک شۆڕەشی ئیسماعیل کە پێشمەرگەی کۆنا ئەو ناچار ببێت لەبەر تەدەخولاتەکان کە دەوام نەکات ماوەیەکی زۆرە لەوێدا ئەوە بۆ ساڵێکە چێ لە ڕاستەیە بۆ ینی بیدوێنێ لە تا ئێری قسەیە ئەگە بتوانێت قسە بکە گە بیەوێ قسە بکایان بتوانێویان بیەوێ بچکە ئەو مەشهدەکە لەبەر چاوی ئەو زۆر وازەحە ئاخر تۆ بە نۆ کابینەی حکوومەتی هێزێکی چەکدار نەتوانید یەک خەیتەوانێ ئیتە تۆ گلەی چی لە بەغداکەی ینی کە هەموو ئۆباڵەکە چۆن نەخەیتە ئەستۆی بەغدا ئەم ڕێژە زۆرە بۆچی بوو هەرێمی کوردستان کاک حەکیم بە 100,000 پێشمەرگەی بەس بوو من هەموو جارێ وتومە لەوانێ مە قسەکە لێرە جارشکە دووبارەی بکەینەوانێکە 3 ساڵی شەڕی داعشی لێ دەرچی ئەو هێزە کوا سنووری پاراستوە بە شەڕی ناو خۆی کردووە کاک یان بەکارهێنراوە بۆ ساختەکاری لە ئینتیخابات یان قاچاقچێتی خاڵە سنووریەکان پێویستمان بە هەموو هێزە ینی بۆ هەموو هێزت بۆ چییە؟ باز دەکرێت 400,000 بۆچی 430,000 دەڵێن 320,000 ئێستا چەکدارە ئەوەی تری بڵێن خانەنشینە 130,000 ڕێژەکە زۆرە بەڵێ خانەنشینیەکەش لە ڕاستیانی کە ئێستا 330,000 دەکرێت خانەنشینی سەربازی بەڵێ ینی خانەنشینیەکەش ینی ڕقمێکی زۆر گەورەیە ینی خۆی کاقوبات لە پەرلەمانی کوردستان خۆی وتی ژمارەی جەنەڕاڵەکانی لەشکری کوردستان لە ژمارەی جەنەڕاڵەکانی ئەمریکا زیاترە ئەمریکا ینی ئەوەنەی کە فەریق و لیوا و عەمید و هاوپەیمانان نیەن ینی کە بەڕاستیەوە لە لیژنەی پێشمەرگە و توێشتانە سەرکردم ێستا باسەوەکە کە ئەو پرۆژە چاکسازی ڕایانگەاندووە مودەی 5 ساڵە لە 2010 بڵێن تا کۆتایی ئەم ساڵ لە کۆتایی 2010 تا کۆتایی ئەم ساڵ هیچ پێراچوونەیەک دەکرێت ئەگەر ئەم ناکۆکیە سیاسیانە بەردەوام بێت بە هاوکاریەکان بە یارمەتیەکان بێزارێکی گەورەی بەڕاستیەوە و توێژانێک کە بەرز پێشتر کردوتە لەگەڵ ینی هاوپەیمانان هاتوونەتە لیژنەی پێشمەرگە هەموو ئەم حەقایقانەمان لەسەر پێکاتی پێشمەرگە کێشەکانی پێشمەرگە و دەستێوەردانەکانی ناو پێشمەرگە بە حیزبیکردنی پێشمەرگە تەمان لە من و تۆ باشتر ێزانن هاوپەیمانان بەڵام ئەوان کارەکانیان هەر بە سستیە لە ڕاستیە لەبەرەوەی ئەوان هاوپەیمانان خۆی ئەم ناوچەیەکی گەرمە و استراتیژی قوڵیان هەیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو گوشارە نییە بەڵام ئێستا دەسەڵاتی هەرێم لە هەموو ڕوویەکەوە ئەو بە هاوقیمەتەی نەماوە لە لای هاوپەیمانان چ لە ڕووی مەسەلەی ئەم مماتەڵەکردنەوە لە نەک یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە کاکە بە میهەنیکردنی هێزی پێشمەرگە بە پیشەیە کە پیشەیە پێشمەرگایەتی بکە بە پیشە نەک تۆ ئەم هەموو دەستێوەردانە حیزبێت دەبێت حتا جوان پیانوتون هاوپەیمانیان با بە هەر حیزبایەتیەکەن حیزبایەتێکی معقول بکەن لە سنوورا بیکەن بەم زەقیە نا ئەم حیزبایەتی کە ئێوایکەن ینی توانێ ئێمە ماندوو بووین بەدەستانەوە ینی ئێستا کۆمەڵێک هاوکار و ڕۆژنامەنووسی جەنابەت لە ئەمریکان ماوەی نزیکی مانگێک 3 هەفتەیە بڕۆ بەس لەوان بپرسە هەموو ئەو شوێنانی کە بۆی ڕۆشنەوە ڕۆژنامە بڕنووسە بەڕێزانە تەسەورەکەی چوونە هەر جێگەیەک
ئەو معلوماتانی لای ئەوان بۆ زۆر لەوە زیاتر ینی لای من و تۆ زۆر لەوە زیاتر لای ئەوانە دۆخی خراپی هەرێم گەندەڵی هەرێم پیسخۆری دەسەڵاتدارانی هەرێم تووشی شۆک بوون ئەم ڕۆژنامە نووسانە هەموو ئیدارەی ئەمریکا ئەم فەزاحەتە کە لە هەرێمی کوردستانە هەیە هەر هەم یەزانێ کە ئەمانە چیان کرد کە جاری وایە بەڕازی خۆکا کە ئەمریکاش یەک شتێکی ماوە کە تەدەخولی ڕاستە و خۆ بکە ئێنا هەموم گوشارانی بەکارهێناوە هاوپەیمانان هەموم گوشارانیان بەکارهێناوە کاتە ینی کە ئەمەی کە ئێستا ئەوترێ بەداخەوە ینی کە ئەم بە نەفرەتکردنەی خۆ ئەوەی کە ئێستا هاوڵاتیکی کورد کە پێی وایە ئێمە بە کەڵکی حکومڕانی ناین هاوڵاتیکی کورد بەو هەموو جانفیدایی و خوێن بەخشینەوە ئەمە وەک ڕەتفعل و کاردانەوەیەک هاتووە ئەم بە نەفرەتکردنەی خۆ بەرەنجامی ئەم حکومڕانیە چونکەی بۆ ینی ئەم دەسەڵاتە 30 ساڵە خراپە شکست خواردووە گەندەڵە لەگەڵ خۆیان هەر ئەم کێشانەی نەهێنا هیوا و ئومێد و گەشتبینیەکانی ئێمەشی لە گۆڕنا هینەوەکانی داهاتوشمانی لە گۆڕنا کە ئەمە گەورەترین خیانەتی مێژوویە کە تۆ هیوا و ئومێدت نەهێشتەوە بۆ نەوەکانی داهاتوو کە چونکە لە ناو ئەو هەموو زەبر و زەنگ و جینۆساید و ئەنفال و چیمیابارانی بەسەر میلەتەکەمان هاتۆ شتێک مابوو کە پێوترێ ئومێد هیوا بەڵام ئەمان هیواکەشیان لە گۆڕنا بە خۆیان و بە دەسەڵاتە خراپەکانەوە سوپاسم چەخولەکەمان مامۆستا سەبارەت بە دۆخی پەرلەمانیش بڵێن کە ئێستا نەماوە کارەکانی کۆتایی پێهاتووە دیارەکەی هەڵبژاردن دەکرێت قسەیەکە بوو لە کۆتایی مانگی دۆزەم ئێستا لە مانگی 2 ساڵی داهات ئێستا لەسەرەوەش ڕێکەوتن نەکراوە ئاسایی هەرێم بێ پەرلەمان بمێنێتەوە خۆی ینی هەرێم زۆر شتی ینی ئاساییە هیچ شوێنێکی لە دنیاە ناچێم محکەمەکەی سەربەخۆ نیە دەسەڵاتە دادوەرەکەی دەستێوەردانی تیا هەیە ئەوە لەشکرەکەیەتی لەشکرێکی حیزبی ئەوە ئیعلامەکەیەتی ئیعلامێکی حیزبی لە نیکە ینی شوێنێکی وەکو تورکیا وا بزانم یەک جەریدەیان هەیە حکوومەت تەلەڤیزۆنی نییە یەک پارتی تەلەڤیزۆنی ئاهلی هەیە کەناڵی تر هەیە هەموو شتەکانمان زۆر ناتەبیعیە 30 ساڵ ئێمە علاقاتی حیزبیمان هەیە بۆیە بۆ ئێستا بێ پەرلەمانن خۆیان ئەمەیان پێخۆشە چونکە حکوومەتەکە بەڵێ کار بەڕێکەرە چی بێ ئەیکا دوو زۆنی حکومڕانیشێ لە دوو زۆنەکە هەردوو لا داهات کۆکاتەوە هەردوو لا هێزی چەکداری هەیە دەستگای هەواڵگیری هەیە مەرزەکان لەژێر سەرۆکی حیزب بەڵێ داهاتەکان ناگەڕێتەوە سەرۆکی حیزب واڵێ این سەرۆکی حکومەت واڵێ ببوورە سەرۆکی حکومەت دەڵێ سەرۆکی حکومەت دەڵێ ڕێم نادەن لە سلێمانی بچم خزمەت کەم بەڵگە لەوە وازەحتر لەبەرەوە دوێنێ وتەبێژی حکومەت لە ڕۆژنامە نووسێکی فەقیرێک پرسێ و دەمیتە تەڵاکە وەکو کاگنەریمان سابیرەڵێ ئەبێ بڵێ با بە خۆتان ینی قسەکانی خۆتان هەر خودی ئەو بەڕێزەکە و دەبێت و خۆی گفتوگۆکانی ناو پەرلەمانی هەیەکە ئەڵێ داهات ناگەڕێتەوە هەموو داهاتەکان ناگەڕێتەوە بۆ خەزینەی حکوومەت ئەمە قسەی خودی وەزیرە سەرۆکی حکومەتە لەبەرەوە ینی کە ئەم پەرلەمانە خۆیان ویستیان ئەجینە هیچ بیانویەک نەبوو کە دەیانتوانی پار ئەم کاتانە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانیش بکەن خۆلانێن نەتیجەکە زۆر نەشگۆڕێ بەم عقڵێتی کە خەڵک هەیەی ینی کە بەمەی کە خەڵک ینی ئەلم بەشەیە ڕەخنە لە ئەدای هاوڵاتی کوردستانێکدین کە ناومێ دەبێت زوو سار دەبێتەوە لە جیاتیەوەی پشت ئەسوور بە بچە حقوبی ئەو دەسەڵاتە بە دێت ینی سار دەبێتەوە چێ ڕادوایی بۆ هەڵبژاردنەکە ئەندامانی حیزبەکانی دەسەڵات و هێزە چەکدارەکانی دەسەڵاتە ڕاتوانێ ئەینامە قسەی نەتەوە یەکگرتوەکانە کاتێک کە بێچێک دەسەرکردەکانی ئۆپۆزیسیۆنیان وتێت یانی هەست چیکەتان لێ بکەین ئەوە ئەم هەڵبژاردنەی ئەخیری ئەنجومەنی نەدرانی عێراق زۆری فەرق بوو بەشایەتی هەموو لایەکمان کە پرۆسەکە تەزویری کەمترتیا بوو و ئەگەر بەهاتایە و هێزەکانی ئۆپۆزیسیۆن نەخشەیەکی وەرتریان دابڕشتایە لەوانێ ئەندامی تریشیان دەسوایە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یان هەروەنگە ماوە ئەمجارە قانونمان بۆ گۆڕیون دەستگا ئامێر و کەلوپەلمان بۆ هێناوە بۆی انتخاباتێکی شەفاف بێ زەختمان کردووە مەوعیدی انتخاباتمان پێداناوە هەروەنگەمان ماوە کە وەرەقەکە بخەینە ناو سندوقەکە بۆتان میلەتەکەی خۆتان ناڕوە ئەمەی ئەم بەشە خەلەلە لە خەڵکە سار دەبێتەوە ئەبێ خەڵک بە پێچەوانەوە ئەم هەموو کێشە و مەشاکیل و تاڵاوی بیر بێ بە گەرم و گوڕێ بچێتە بەردە هەر بۆ خۆی کاکە بەیانی بە کۆمەڵی دادگەری هەڵبژێرێ بانەوەی نوێ هەڵبژێرێ بە هەر حیزبێکی تر هەڵبژێرێ 4 ساڵ وعدی نەبردە سەر عقوبەی باتەوانێ محقول نیێتەوە ینی 30 ساڵ هەر یەک دەم و چاو هەر یەک عقلیەت یەک حکومڕانی بۆیە من کە سەرۆکی حکوومەت لە دەی حوتی 2019 هات وتارێکی خوێندەوانێ وتم ینی من لە ناو پەرلەمانە لە پرۆتۆکۆڵە وتم هیچ ئەم کابینێ هەر خراپترێ بۆ عقلیەت نەگۆڕاوە
عقليەتی حکومڕانی نەگۆڕا عیبرەتمان لەو ڕابردووە وەرنەگرتووە فعلا ئەم حکوومەتە کە بانگەشە و دروشمی چاکسازی بەرز کردوانی ئەوە چاکسازیەکانێتی کە ئەیکا دەرکەوت خراپترین کابینە بوو لە مێژووی حکوومەتی هەرێمی کوردستان و بەبریکاری وەزیر هەر ئەوە بریا هەر ئەوە بووە لە ڕاستە ئەو بە هەردەردانە ئەو بە حیزبیکردنا ئەو بە سەربازگەکردنی هەرێمی کوردستان بە هەواڵگیرکردنا لە قاودانی ئازادیە چی و چی یعنی کە هەر هەمووی هاتە لەبەرەوە پەرلەمان کاک حەجیم بۆ ئەمە کۆمیسیۆنی هەرێممان نەماوە ئەوە دۆخی هەرێمی کوردستانە کۆمیسیۆنی بەغاش تەوقیتێکی هەیە کە وادەکەی تەواو بێ ئەوانیش انتخاباتی تریان لەبەردەستایە لەبەرەوە من پێم وایە ئەگەر بشکرێت چێتە ناوەڕاستی ساڵی 2024 ئەوش بە زەخت و گوشار بە زەخت و گوشار لە ناوەڕاستی 2024 مانگی 5 ئەوانە باڵ سەرسەر مانگی دوو بوو ئێستاش ناکرێت پەیوەندی بە تەوقیتەوە هەیە خۆ بێ و کۆمیسیۆنە 6 مانگی لەبەردەست تا مانگی 6 تا 8 مانگێژ وەڵامماندنەوە بۆ ئێمە ئەوە مانگی هەشتا بەڵە هێشتا ڕێکەوتن نەکراوە ئەو تەم و مژانە هەمووی ماوە دۆخی سیاسی هەرێم هێشتا لایەنەکان دوورە پەرێزن لەبەرەوە ئەچێتە ناوەڕاستی مانگی 2024 وەکو شەرعەتی دام و دەستگاکان هیچ خەلە لە بۆ هەرێم لە بەرامبەر بەڵاوە ئابڕوچوون و حیاچوونە بۆ هەرێمی کوردستان تۆ نەکێشەی سیاسیت نەکێشەی تیرۆرت هەبێ نەکێشەی وەبایەک و پەتایەکی کوشندت هەبێ وەکو کۆڕۆنا نەکێشەی تەقانەوە و ئەمنیەتت هەبێ هیچ هەر وڵا بۆ وڵا هەر لەبەرەوەی کە من بمێنمەوە لە کورد نازانم هەر چۆن ئەم کابینەی حکوومەتە چۆن تااقەتیان هەیە چۆن لە ڕویان دێت ینی بەبێ پەرلەمان بەبێ بودجە بەبێ چاودێری نوێنەرانی گەل درێژە بە حکومڕانیەکانەدەن وەک ئەوەی کە ناو نەبیاندی بێ و نەبۆران هیچ چۆن گەشتی وڵاتانیان پێکرێ سەرۆکایەتی هەرێم چۆن ئاخر کاکە تۆ بەم هەموو قەیرانەوە بۆ زەخت ناکەی بۆ لایەنەکان کۆ نابنەوانێ بۆ لەسەر وادەیەک لەسەر انتخابات ڕێک ناکەون بۆ ئەم مەشاکیلانە کەی ئەوەندە قورسە ئەگەر ئیرادەیەک هەبێ پەرۆشەیەک هەبێ بۆ ئەم وڵاتە نەخێر بە پێچوانەوە بیست و ئیرادەکەت چۆن بۆ چاکسازی و بۆ ئیسلاحات نییە چۆن بۆ تێپەڕاندنی کێشە تەقلیدیەکانی جەلالی و مەلایی و پەرکردنی کوردستان نیە ئیرادەکەش بۆ دیموکراسیەکی ڕاستەقینە لە هەرێمی کوردستانە نیە بەڵکو ئەو هامش و پەراوێزەکە لە دیموکراسیش هەبوو ئەویش پاشەک شەمان لێکرد بە کوردی سپاسەکەم سەبارەت بە پرۆژەکان پرۆژەی زۆر ڕاگەن لە ساڵیا دێم کابینە هەر لە مانگی حوتە لە ماوەی ڕابردوو ئەوەی کە تایبەتە بە سنووری سلێمانی جێبەجێ کرابوونەوە پرۆژە زۆربەی زۆر پرۆژەی زۆر یعنی بەس 4 تریلیۆن دینار ینی 4 تریلیۆن ئەنجام درابێت لە مسن کاک حەکیم پرۆژەکان ئێستا ئەولەوێتی حکوومەت وەتە دابینکردنی موچە ئەوە بەشی ئیسیسماری وەبەرهێنانەکەی لێ دەرکردووەوە بڕۆ جەنابەت داتاکانی ژووری بازرگانی سلێمانی وێچێتی وەبەرهێنەران وەرگرە بزانە چەند کۆمپانیا ئینفلاسیان کردووە چەند وەبەرهێن ئینفلاسیان کردووە بەداخەوە دۆخەکە لە سلێمانی کارەسات بارترە باشە بەس ئەوە بۆ ڕێگەی کلار مەسەن 670 میلیۆنی سەرف کردووە وایە ئەمڕۆ بەڵێ کە ئەبووە هەفتانە لە ڕێکەوتنێکی پێشووترا بە کۆمەڵک پەرلەمانتار کەم تابعیان کردووە کە 200 میلیارد بوو بەڵێ هەموو هەفتەیە ینی مانگانە وایە 800 میلیارد وەرگرن 800 میلیۆن هەموو هەفتەیە بووبوورە دە ئەوەش جێبەجێ نەکرا لە ڕاستیانی ئەو کە ڕێگەی مەرگە و ینی هیچ نیانی ئەوە کە شایانی باسکردن نییە لە ڕاستی ئەوەی کە بۆ کۆمپانیایە کە بەشی مەکائین و قەرزەکانی ناکاتەوانێت ئەوە نەگەوە پرۆژەی جادە 100 مەترێکی سلێمانی پرۆژەی جادی نێوان دوکان ڕانیە پرۆژەکانی تریش بە هەمان شێوە جەنابەت ئازاردەدا بۆ ڕێگایەک 670 میلیۆن سەرف کرێ بەڵام بۆ بریکاری وەزیرێک بە سێقاتی ئەوە سەرفەکرێ ینی ئەمەیە ینی کە پێوترێ بە هەدەردانی سامانی گشتی ئەمەیە پێوترێ لە دەستدانی هاوسەنجی ئەمەیە پێ ئەوترێن نادارپەروەری لەم حکومڕانیە شکست خواردووە باشە بەس چاوەڕێی چی لەم دەسەڵاتە دەکەی بەڕێزوتر متمانی جەماوەری ئەوە شەرعەتی یاسایی لاسی کۆمەڵگەی نێودەوڵەتەی پڵێنکاردانەوەی تونتێ بەرامبەر ئەوەی کە پێشێرکاری مافی مرۆڤەیە هەڵبژاردن ناکرێت چاوەڕێی چی لەم دەسەڵاتە دەکەی بەڕێز من پێم وایە داهاتووی هەرێمی کوردستان چه هاوپەیمانان لەگەڵمانەوەی قەواری هەرێمی کوردستاندا وەکو قەوارە بەڵام پێم وایە ئەم دەسەڵاتدارانی ئێستا حکومڕانی و حکومڕانیان بەسەر چووە و ئاوابوونی ڕۆژیان نزیکە بێتەوانێ و ئەگەر بەدیلێکی ڕاستەقینە هەبێ کۆمەڵگەی نێودەوڵەتیش مامەڵی لەگەڵا کات و ئومێدەوارین لە داهاتووە و لە ئایندەی نزیکە ئەو بەدیلە دروست ببێ بەوەی کە بەرەی ناڕازی لە هەرێمی کوردستان پێک بهێنرێ
و بە ئازایانە شان بەنەژێر ئەو مەسئولیەتە و بە دنیاشی ڕابگەێنن کە ئەمانە 30 ساڵمان دەرفەت پێدان نیانتوانی خۆیان بگۆڕن ئەو بەرە ناڕازی لە هێزەکانی ئۆپۆزسیۆن و لە خەڵکی ناڕازی بۆ ئەوەی کە ئەم هەرێمە ناوچە ئامینەکەی ڕۆژهەڵاتی ناوین بێ و بۆ ئەوەی ئەم چوارگە لە مەزنە عەرەب و کورد و تورک و فارس پێکەوە بژین و بۆ ئەوەی کە کۆتایی بە خوێن ڕشتن بهێنرێ پێیان بڵین کە گەلی کوردستان پڕە لە توانا و وزە و ئێمە ئەم دەسەڵاتداران نوێنەرایەتی حەقیقی خەڵکی کوردستان ناکەن ئەمە تعبیر لە 15 بۆ 20 خەڵکی کوردستان نەکەن کە دەنجی پێداوە زۆرینەی خەڵکی کوردستان ئەوەیە کە بۆتە قوربانی شۆڕژێڕەکانی دوێنێ و ئەمان بوونەتە جەلادی ئەمڕۆی میلەتەکەی خۆیان جەلادمان زۆر ئەمڕۆ زۆرمان هەیە بەڵێ سپاس دەکەم مامۆستا بەکرێڵەتنی ئەمیان کە ڕێژتریشە سپاس دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکاران فاتانەوە خۆش مامۆستای.